مێزەرێکی 80 ساڵە، کاروانچیەکی ڕێی هەتاو، گۆچانێکی شکۆمەندی پیری چەماو، کتێبێکی پڕوشە و ناو. لە مەراسیمێکی پڕشکۆ و بەرفراواندا کۆتایی بە پرسەی مامۆستا شێخ سدیق عەبدولعەزیز کەسایەتی دیاری ڕابوونی ئیسلامی هات. لە مەراسیمەکەدا کە بە ئامادەبوونی هەزاران کەس لە بنەماڵە و هاوڵاتیان و دۆستان و لایەنگران و سەرکردەوە بەرپرسە باڵەکانی لایەنە سیاسی و حکومەکان بەڕێوە چوو. ئەمیری کۆمەڵی ئیسلامی وتەیەکی تێدا پێشکەش کرد و باسی لە سیفات و ڕەوشتە بەرز و پەسەندەکانی مامۆستای کۆچکردوو کرد. یەکێک لەو سیفەتانەی کە لە جەنای مامۆستادا زۆر زەق و دیار بوو بریتی بوو لە تەواضوع و خۆبەکەمزانی و خاکیبوون. خاکیبوون و خۆبەکەمزانی لە هەموو کەس جوانە، بەڵام بە تایبەت بۆ کەسێک کە خەڵکی بەدەورەوە بێت وە خەڵک لە ژێر ئەمر و نەهیدا بێ. یەکی دیکە لە سیفەتەکانی مامۆستا بریتی بوو لە دنیا بەکەمگرتن. مامۆستا ژیانێکی سادەی دەگوزەراند، چونکە من لە نەخۆشیەکەشیدا چەند جارێک بە خزمەتی گەیشتم، هەر بەو شێوەی کە لە هەڵەبجە بینی بووم جیاوازەیەکی وای نەکرد بوو ژیان و ماڵ و حاڵی. بە تەکید ئەگەر ئینسان ئامانجی ڕۆژی دوایی بێ، منزڵگای کۆتایی بێ، زۆر نایپەڕژێتە سەر دنیا و سەرێکنان و زۆر نایپەڕژێتە سەر ئەوە کە گرنگی و بایەخ زیاد لە پێویست بە ژیانی دنیا بدات. هەروەها ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی و ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی لە وتەکانیاندا جەختیان لە خواویستی و خۆنەویستی مامۆستا شێخ سدیق عەبدولعەزیز کردەوە کە لە سەرەتای تەمەنی لاوێتیەوە یەکێک بووە لە ڕابەر و سەرکردا دیارەکانی جوڵانەوەی ئیسلامی لە باشووری کوردستان. لەبیرمان بێ کە مامۆستا سدیق ئەمڕۆ کە بە ماڵ ئاوایی لێ یەکەین و بەجێمان یێڵێ ئینشاءڵڵا بۆ بەهەشتە سێوە پاداشی جوهد و تێکۆشانی 50-60 ساڵەی تەمەنی وەرەگرێتەوە. بەڵام لە دنیا چی بەجێهێشتووە؟ گەورەی مامۆستا سدیق لەوایە کە لەگەڵ ئەوەی هەمیشە ڕابەرێک بووە، هەمیشە سەرکردەیەکی گەورە بووە، بەڵام لە ماڵی دنیا شتێکی ئەو نییە، ڕەنگە خانوویەکی بەسیتی و سادەی بەجێهێشت بێت. بەڵام ئەم سەرەتەی بەجێهێشتووە کە خەڵکی کوردستان هەمووی خۆشێوێ و هەمووشی بۆی بەخەمە. جنابی مامۆستا عەبدولعەزیز ئەلحەمدولله ئەوە پریس کە وەختی وەفاتەکە تەنها مزگەوتێکی لێ جێمێنێ، بەڵام ئەلحەمدولله ئەو چوار کوڕە و لەگەڵ دوو ئافرەتی سەربەرزی لە دوای خۆی جێهێشت کە توانیان ئەلحەمدولله تا بڵین مەسافەیەکی زۆر گەورە ڕووی مێژوو لە کوردستانە بگۆڕن، ئەو بە تایبەت لە حەوزەی شارە زور و سلێمانی. ئەمە گەورەترین شانازیە بۆ ئێمە، ئەمە گەورەترین سەروەت و سامانە بۆ ئێمە. مامۆستا شێخ سدیق عەبدولعەزیز لە تەمەنی خزمەتیدا بۆ کاروانی ئیسلامی و مافاڕەواکانی گەلی کورد سەرکردەی چەندین جوڵانەوە و ڕێخستنی ئیسلامی بووە و لە پێناویشیدا ئەزیێت و ئازاری زۆری چەشتووە وەک زۆرینەی سەرکردە ئیسلامیەکان ناچار بە جێهێشتنی زێد و خاکی خۆی بووە و کۆچی بۆ دەرەوەی کوردستان کردووە. هاوکات لە دیدار و کۆبوونەوەکانیدا لەگەڵ بزاف و ڕێکخراوە جیهانی ئیسلامیەکان باسی لا کێشە و داوای ڕەوای گەلی کورد کردووە و ڕۆڵی گەورە و گرنگی لە ناساندنی کێشەی کورد بە جیهانی ئیسلامی بینیوە. ئەمە بەدەر لەوەی دەیان سەرکردەی لێ هاتوو لە ژێر دەستیدا پەروەردە بوون و لە ئێستادا جێپەنجەیان بەسەر ڕەوتی ئیسلامی باشووری کوردستانەوە دیارە و زۆرێکیان بەرپرسە باڵەکانی حیزب و ڕێکخراوە ئیسلامیەکانی هەرێمن و خزمەتی بەرچاویان با کار و کاروانی ڕابوونی ئیسلامی کردووە. ئامادەبوونی هەزاران کەسیش لە مەراسیمی بە خاک سپاردن و پرسەکەیدا و بروسکە و ماتەمینی سەرۆک و بەرپرسە باڵەکانی عێراق و هەرێمی کوردستان دەرخەری ئەو ڕاستیەن کە مامۆستا سدیق عەبدولعەزیز کاریگەری بەرچاوی لە کوردستان و ڕابوونی ئیسلامیدا هەبووە. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.